سوودە گەورەکانی تەرخون چییە؟ لە کەم خواردن و دروستکردنی شیرینیدا بەکاردێت. ئایا خواردنی تەرخون چی بەسەر سیستەمی خەوماندا دێنێت؟ بە وردەی گوێبیستمان بن بۆ پێدانی زانیاری زۆرتر. As you brush through the garden, this one's tarragon, a culinary herb. تەرخون ئەو گیایەیە کە بۆ خواردن و دەرمان بەکاردێنرێت و با پاشای سەوزەکان نەسراوە. چەند جۆرێکی هەیە، لەوانە تەرخونی فەڕەنسی کە باشترین جۆریانە و تەرخونی ڕووسی و تەرخونی کێوی. تەرخون بەرزەکەی نزیکەی 150 سانتیم دەبێت و لقەکانی باریکە و گەڵاکانی شێوەی چقۆی سەوزی بریقەدارن کە درێژیان 2 بۆ 8 سانتیمە و 2 بۆ 5 میلیم پانە. تەرخونی فەڕەنسی ئەو جۆرەی تەرخونە کە بۆ چێژلێنان بەکاردێنرێت. دەتوانرێت لە ماڵدا و لە وەرزی هاویندا بچێندرێت و باتەڕی و بە وشکی بخورێت. تەرخون لە زۆرێک لە خواردندا بەکاردێنرێت وەک لە ئێران بۆ ناو سەبزی خۆری و خەیارشۆر و دۆشا و ترشادی فارسی بەکاردێت. لە فەڕەنساش تەرخون لە خواردنەکانی مریشک و ماسی و هێلکە بەکاردێت و لە وڵاتانی رووسیا و ئۆکرانیا و کازاخستان و ئەرمینیا و ئازەربایجان و جۆرجیا. تەرخون بۆ پێدانی ڕنگ و تام لە خواردنەوە گازیە بەناوبانگەکاندا بەکاردێنرێت. هاوکات لە هەنگاریاش شۆربای مریشکی بەناوبانگ با تەرخون ئامادە دەکرێت و لە سلۆڤیناش بۆ ئامادەکردنی جۆرێک لە کێک بەکاردێنرێت. تەرخون بۆ چەندین مەبەستی پزیشکیش بەکاردێنرێت، لەوانە بەرزکردنەوەی هەستیاری بە ئەنسۆلین و کەمکردنەوەی خەمۆکی و ڕێخستنی سیستەمی بەرگری لە شوو، بەرەنگاربوونەوەی شێرپەنجە و باشترکردنی کێشەکانی پێست. هەروەها یارمەتی دەرە لە باشترکردنی ڕژاندنی تشێتی گەدە و بەسوودە بۆ ئەو کەسانەی کە تێکچوونی خەویان هەیە، چونکە خواردنی تەرخون هۆکارێکە بۆ ڕێخستنەوەی خەوێکی ئارام. ئەو ڤیتامینانە کامانن کە لە سەوزەی تەرخوندا هەیە. تەرخون دەوڵەمەندە بە ڤیتامینەکانی A و C و ڤیتامین B6 و کانزاکانی کالسیۆم و ئاسن و مەگنیسیۆم و فۆسفات و پۆتاسیۆم و زینک و سۆدیۆم و سێلینیۆم. ڕۆنی تەرخون وەک دژە بەکتریا بەکاردێنرێت کە بۆ سکچون و کێشەکانی میزەڕۆ و تێکچوونی گەدا سوودی لێ دەبیندرێت. چای تەرخونیش یارمەتی هێوربوونەوە دەدات و ماندوێتی دەڕەوێنێتەوە. بەڵام لە کوردستان نەکە لە خواردندا بە شێوەیەکی بڵاو بەکارنایەت، بەڵکو هەندێک کەس هەر نازانن تەرخون چییە و بۆچی بەکاردێت. دوای ئەوەی لەم راپۆرتەوە زانی تەرخون چییە و سوودەکانی کامانن، ئێستا ئامادەیت بیکەیتە میوانی سەرسفرە و خوانەکانت؟ To a simmer and let that go until the chicken is fully cooked all the way through.